ناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەکان سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئاڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوە عەزیز و خۆشەویست گەشتمەوە. لە باس و خواسی ئەمڕۆماندا باز لە فەرمانڕەواییکردن لەسەر بنەمای ڕاوێژ دەکەین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا و لە چەندین شوێندا بەڕوونی و ڕاستەوخۆ فەرمانی بە پەیامبەری ئیسلام صلی الله علیه وسلم کردووە کە ڕاوێژ بکاتە پێوەر و هۆکارێک بۆ ژیانی خۆی و بەڕێوەبردننی دەوڵەتەکەی و کۆمەڵگەی موسڵمانان. بۆیە دەبینین دەوڵەتی پەیامبەری خوا و کۆمەڵگەی یەکەمی موسڵمانان صلی الله علیه وسلم باشترین و چاکترین دەوڵەت بووە لە مێژووی هەموو بەشەریەتدا. چونکە پەیامبەری خوا صلی الله علیه وسلم هەمیشە لە سایەی ئەو ئایەتەوە کە خوای گەورە دەفەرمێت گوێبیستی قسەکان ببە و قسەی جیاواز ببیستە و پەیڕەوی لە باشترینیان بکە. ئەویش گوێی بۆ ڕاوێژی هەموو کەسێک گرتووە و کامەیان جوانتر بوو بێ ئەوەیانی پەسەند کردووە. ڕووداوەکەی حەبابی کوڕی مونزیر یام گفتوگۆکەی حەبابی کوڕی مونزیری هاوڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە شەڕی ئوحوددا کاتێ پرسیار لە پێغەمبەری خوا ئەکات صلی الله علیه وسلم ئەی پەیامبەری خوا دیاریکردنی ئەم گردۆڵکەیە بۆ شەڕ بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ سوپای قوڕەیشدا بە فەرمان و وەحی خوایی بووە یام تاکتیکێکی شەڕە و خوتەیەکی شەڕە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەمە تاکتیکی شەڕە و هیچ فەرمان و وەحیەکی خوای لەسەر نییە. بۆیە حەبابی کوڕی مونزیرە فەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەچینە شوێنێکەوە کە زاڵ بین بەسەر بیرە ئاوەکانی بەدردا بۆ ئەوەی بتوانین لە ڕێی خواردنەوەی ئاوە زیانێکی زۆر بە سوپای بەرامبەرمان بگەێنین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەو پەڕی دڵخۆشی و دەستخۆشیکردن لەو هاوڵە ئەم ڕاوێژ و وتەجوانەی قبول دەکا. یا ڕووداوەکەی سوڵحی حودەیبیە کاتێک کە موسڵمانان بە شەوق و تاسەیەکەوە ویستیان بچنە شاری مەککەوە بەڵام ڕێکەوتنەکە وای خواست کە ڕۆشتنی پێغەمبەری خوا و عومرەکردنەکەی بکەوێتە ساڵی داهاتوو. موسڵمانان زۆر لەسەر دڵیان ناڕەحەت و گران و ناخۆش بوو. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمانی پێکردن کەوا سەرتان کورت بکەنەوە و قوربانیەکانیشتان سەر بڕن. بەڵام هیچ یەکێک لە هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمانبەرداری پێغەمبەری خوا نەبوون. بۆیە ئەویش بە ناڕەحەتی و دڵی شکاوەوە چووەوە نێو خێمەکەی خۆی. سەلەمەی خێزانیشی فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تۆ هەروەکو چۆن هەمیشە ڕێنیشاندەر و پێشڕەوی ئوممەت بووی هەستە خۆت پێش هەموو موسڵمانان قوربانی خۆت سەر ببڕە و سەری خۆشت کورت بکەرەوە ئەوسا ئەبینی هەمویان بەگوێ دەکەن. بەڵام بەداخەوە ئەم بنەما جوانەی ئیسلام بنەمای ڕاوێژ و شورا لە ئیسلامدا کە یەکێک بوو لە جوانترین بنەماکانی بەڕێوەبردننی دەوڵەت زۆر بەداخەوە لە سەردەمی ڕەشی ئەمەویەکاندا پشتگوێ خرا و بەڕێوەبردننی کۆمەڵگە و ئیسلام بردرایەوە بۆ شێوازی خێڵەکی و هۆزایەتی و ئیسلامی پیرۆز لەم بنەما جوانە دوور خرایەوە. بۆ قسەکردن لەسەر گرنگی ڕاوێژ لە ژیانی ڕۆژانەی تاکەکاندا و بۆ بەڕێوەبردننی دەسەڵات و حکومەت و دەوڵەت لەم ڕۆژە تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواسم بۆ ئەم پرسە تەرخان کردووە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا نادرکانی کوردەیی زانای ئاینی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی ئەمڕۆی بەرنامەی باس و خواسە. مامۆستا گیان سڵاوی خوای گەورەت لێبێ و زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سەڵاوی خوای گەورە لە جەنابیشت بێ و دەستخۆشی لە جەنابیشت دەکەم و سپاسی ئەوەی بەڕێزیش دەکەین کە بەندەتان دەستنیشان کردووە بۆ باس و خواسە لە خزمەتتان بی. خوای گەورە پاداشتی بەخێر بداتەوە و ئامادەبوونت جێگەی ڕێز و خۆشحاڵیمانە. مامۆستاگیان سەرەتا پێم خۆشە لەو پرسیارەوە دەست پێ بکەم زام ڕاوێژ و شورا چییە و چ پێناسەیەک بەسەر ئەم ڕاوێژ و شورایەدا جێبەجێ دەکرێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم على سيد الأولين والآخرين محمد المبعوث رحمة للعالمين وعلى آله وأصحابه ومن اهتدى بهديه إلى يوم الدين. دیارە مەفهومی شورا لە ئیسلامدا شتێکی زۆر گەورە و بەرفراوانە. ئەو کەسێک کە دیڕاسی کتابی خوا بکە کە قورئانی پیرۆزە یان سنەی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم یان سیرە و ژیاننامەی سەلەفی ساڵح و پێشینە چاکەکان خوای گەورە لێیان ڕازی بێ دەزانێت کەوا شورا لە ئیسلامدا پێ دەگوترێ فەریڵە مولزەمە
واتە ئەو فەرزەیەکەوە ملزەمە دەبێ ئەو کەسانی کەوا کاربەدەستن و لە خولوق و ئەخلاق و ڕەوشتی حاکمی مسلمان و واجباتی وایە کەوا بگەڕێتەوە بۆ ئەهلی ڕەئی و خیبرا لە قەزای ئومە لەو شتانەی کە گرنگن مەسلحەت و بەرژەوەندیەکان. دیارە لە ئیسلامدا شوڕا کاتێک کە دەکرێ ئەهلی حەل و عەقد هەن لە عولەما و لە ئەهلی خیبرا دەبێ بگەڕێنەوە بۆ ئەوان و هەروەها لە چەند شتێکیشدا دیارە دەکرێت شوڕا لە قەزیەی سیاسی واتە شتە ڕامیاریەکان، لە قەزیەی عەسکەری سەربازی، لە قەزیەی ئیقتیسادی، لە تەشریع. لەم چوار شتە ئەم چوار شتە دەبێ هەمووی بە شوڕا بێ. سیاستکردن کە لە ئیسلامدا دیارە سیاسی شەرعیمان مەبەستە، سیاسی ئەومان مەبەست نییە کە فڕوفێڵ بێ و چکەوەکو کە پێناسی دەکەن دەڵێن سیاسە ئەگە فەن و ئیدارە بێ ئەوە سیاسە شەرعیەکەیە کە خەڵک چۆن بەڕێوە دەبردرێ. دەبێ شوڕا لە سیاست و بەڕێوەبردن هەبێ، لە قەزای سەربازی و شەڕ و جەنگ هەبێ، واروها لە قەزای اقتصاد و ئابووری هەبێ، لە تەشریعیش هەبێ. مەرزەعیش و گەڕانەوە هەمووی بۆ حکمی خوایە لە ئیسلامدا. دیارە لە قورئانی پیرۆز لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر تەماشا بکەین شوڕا لە قورئاندا و لە سنەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە قورئاندا سوورەتێکمان هەیە بە ناوی ئەشورا. خوای گەورە باسی کردووە و بەیانی کردووە فەریڵەتی شوڕا و مەکانەت و شوێن و جێگای لە ئیسلامدا. دوا ئەوە خوای گەورە دەفەرمێ والذین استجابوا لربهم وأقاموا الصلاة وأمرهم شورى بينهم ومما رزقناهم ينفقون. ئەمە بەرزی و مەکانەتی شوڕایە لە ئیسلامدا. خوای گەورە دەفەرمێ ئەوانەی ئیستیجابەی فەرمانی خۆیان کردووە واتە ئەمری خوا جێبەجێ دەکەن، ئەبجا دواوە کە فەرمانی خوا جێبەجێ دەکەن نوێژ دەکەن، واروها کار و باریان لە بینی خۆیان بەڕاوێژە و لە بینی خۆیاندا پرس پێک دەکەن ئەوەی کە خوش پێی بەخشیون سەرفی دەکەن. عولەما دەفەرمون لێرەدا دوو ڕوکنی ئیسلام کە نوێژ و کە زەکاتە خوای گەورە شوڕای لەو بینەی باس کردووە کە یعنی چەند نوێژ گرینگە، چەند زەکات و بەخشین لە پێناوی خوا گرینگە، شوڕاش ئەوها گرینگە. شوڕا خوای گەورە لە قورئان باسی کرد، پێغەمبەریشمان صلی الله عليه وسلم دەفەرمێ فاعف عنهم، خوا پێی دەفەرمێ واستغفر لهم وشاورهم في الأمر. واتای محەممەد صلی الله عليه وسلم ئەتۆ لە سەحابە بەڕێزەکان خۆش بە وەلیان ببوورە و داوای لێ خۆشببوونیان لەخوا بۆ بکە و هەروەها لە کار و بارەکان فەرمان و ئەمریان پێ بکە و شوڕایان پێ بکە. فإذا عزمت فتوكل على الله. کە شوڕایەکەت کرد ئەمجا دەبێ ئەتۆ ئیش و کارەکە بکەیت. بۆیە دەڵێن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ما كان أحد أكثر استشارة للنبي من النبي لأصحابه صلى الله عليه وسلم. خوا لێیان ڕازی بێ. دەفەرمون عولەما هیچ کەسێ هەندی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەقەدەر ئەو ئیستیشارە و ڕاوێژی بە سەحابەکان نەکردووە. بۆیە بەڕاستی لە ئیسلامدا شوڕا پێویستە. زانایان دەڵێن کۆمەڵی شت هەیە کە ئەگەر شوڕا نەبێ خوا نەخواستە لە ئیسلامدا تەمەن ئەوەی ئێستا ئیسەردەم پێی دەگوترێت لە سەردەمی عولەمە دیموکراتیەت یان مەسەلە ئیشتراکیەت یان مافی مرۆڤ کۆمەڵی لەو شتانە، بەڵام ئەسڵ و نیزامی ئیسلام لەسەر شوڕا دامەزراوە کە جەنابەت باسی هەندێک کرد لە بەدردا پێغەمبەری خوا فەرمووی ئەشیروا عەلەیە، یعنی خۆ پێغەمبەری خوا خەیرە خەڵقی الله باشترین خەڵق و دروستکراوی خوایە، بەڵام ئیشتیغنای نەکرد و وای نەکرد کە ئەوە دەوڵەمەندە و پێویستی بە سەحابەکانی وەکو زۆر جار پێغەمبەری خوا جەنابەت باس کرد بە قسەیەکی لە خێزانەکانی کردو. کەواتە شتێکی زۆر گرنگ لە ئیسلامدا کە شوڕایە نیزامێکە سربەخۆیە لە قورئان باس کراوە، لە سنەی پێغەمبەر ئیجماعی عولەما، بەڵکو دەڵێن واجبە دەبێ بە تایبەتی ئەو کەسانی کە دەسەڵاتدارن لە ئیسلامدا شوڕا و ڕاوێژ بکەن. مامۆستا شوورا و ڕاوێژ تا چەند سەرکردە ڕزگارەکە لە ڕایت شخصی و تاکی خۆی، لە دیکتاتۆریەت، لە خۆ بە گەورەزانی، لە ڕافزکردنی ئەوانی دیکە ئەگەر ڕەئی و بۆچوونەکەشیان جیاوازە بەڵام چونکە هی خۆی نییە یا هی کەس و کار و حیزبی خۆی نییە قبوڵی ناکە. ئایا شوورا و ڕاوێژ سەرکردە لەم هەموو گرفتە دەرونی ڕزگارەکە؟ بەخۆی تەمەن زانان کە باسییان کردووە دەفەرمونون لەبەر سێ شتان دەبێ شوڕا بکرێ. یەکەم تەحریر و ئیرادەتی الشعبی من الحکام الظالمین. ئەم شوڕایە کە دەکرێ بە تایبەتی بۆ کاربەدەستان بۆ ئەوەیەکەوە
کار بەدەستەستەم کارەکان حکم لە دەست ئەوان نەبێ بەڵکو لە هەموو شتێک بگەڕێنەوە بۆ قورئان بۆ سنەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئەهلی حەل و عەقد کە لە زانایان و لە ئەهلی خیبرا پێک دێن یەکەم ئەوەیە کەوا بۆ ئەوەی کە شعوبەکان گەلەکان میلەتەکان یان ئەو کەسەی کە دەسەڵاتدارە بەسەریاندا ئەوانە زاڵم بکرێن کەواتە دەبێت شعب اختیاری حکومەکە بکە و شعبیش استقلالی قەضا و سربەخۆیی و سیاست و ماڵ و ئەمواری خەڵکی ئەمە شعب دیاری بکە لە پێناوی ئەو ممەثیل و ئەو نوێنەرە شەریعانی کە هەڵی دەبژێردرێ کەواتە یەکەم ئەوەیە خەڵکەکە دەپارێزێ لەوەی کەستەمی لێ نەکرێ دووەم دەڵێن تەحسین و وەکو قەڵایەکە بۆ گەلەکان و بۆ نەتەوەکان کە شوڕا بمێنێتەوە بۆ ئەوەی کەوا عەدالەت بەرپا بێ سێمیش دەڵێن بۆ ئەوەی کەوا ڕەبت و پەیوەندی دەسەڵاتداران لەگە خەڵکی بێ دۆستانە بێ برایانە بێ نەکو وەکو ئەوەی ئەو زابتێک بێ و ئەویش جوندێک بێ ئیستاعید و ئیستەریحی بە کەیفی خۆی پێ بکە دەبینین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ڕاوێژ دەکا مەسەلەکە ئەوەیە خۆ پێغەمبەر بە خۆی صلی الله علیه وسلم خوای گەورە مخەیری کردووە بەڵام لە عینی کاتیشدا بەخۆی بڕیار نادا کەواتە لە ئیسلامدا کە شوڕا هەیە دانراوە بۆ ئەوەی کەوا زوڵم ڕوونەدا ناعەدالەتی ڕوونەدا قەزای ئیجتیماعی و کۆمەڵایەتی تێک نەچێ ڕەبت و پەیوەندی بینی خەڵک لەگەڵ یەکتری بمێنێ واروها پەیوەندی بەندەکانیش لەگەڵ خوا پتە بێ بۆیە دەبێ شوڕا هەبێ جا ئەوانەی کە ئێستا مەسەلە بۆ نمونە شوڕای ئیسلام لەگە دموکراتیەتی عەسردا کە ئێستا باسی دەکەن جیاوازیان زۆرە ممکنە لە هەندێک خاڵدا یەک بن مەسەلە لەوەی کە زوڵم نەکرێت لەوەی کە ڕاوێژ بکرێت لەوەی کەوا ئەموالی خەڵکی نەخورێت لەبەرەوەی خەڵک شتەکان شەفاف بن نادیار نەبن خەڵک با بڵێن نوێنەری خۆی هەڵبژێرێ بەڵام لە شتێچکەدا لە ئیسلامدا دەبێت حاکمیەتەکە بۆ خوا بێ لە قەزای دیموکراتیدا کە ئێستا دەڵێن حکم الشعب للشعب بەڵام لە ئیسلامدا حکم الشعب للهە بەڵام شوڕایەکە بەرپایە واتە ئەهلی حەل و عەقد ئەهلی زانا ئەهلی علم ئەهلی خیبرا ئەوانە پرسیان پێ دەکرێت لە شتەکان ڕاوێژەکە دادنێن ئەگەر وابێ ئێستا لە ئیسلامدا شوڕا بەو شێوەیە بەڵام لە دیموکراتیەتی عەسردا مەسەلا ئەگەر بێت و مطلقیەتی یعنی ڕەهایەکە بۆ خەڵق بێ مەسەلە بۆ نمونەگە کەسێک دوو کەس ڕازی بوون لەوە خوا نەخواستە زینا بکەن ئەوە لە دیموکراتیەدا دروستە ڕیبا خواردن دروستە کۆمەڵی لەو شتانە کە خەڵکەکان پێکەوە پێی ڕازین بەڵام لە ئیسلامدا مەبدەئی شوڕا لە ئیسلامدا نیظامێکی شامیلە ئەمە پێکدێنەکە بەندەکان لەگەڵ یەکتەبا بن دەسەڵاتدار زوڵم مستەم لە ژێردەستەکانی نەکا و ئەوانیش لەگەڵوان عەلاقەیەکی پتە و برایەتیان هەبێ نەک عەلاقەی ئەوەی کەوا حوکام و کاربەدەستەکان وەکو بڵێ ئەویان لە ئاسمان بێ ئەویان لە ڕێسمان بێیان ئەو زوڵمی لێ بکە ماڵی بخوا هەموو شتێکی داگیر بکە ئەویش بۆی نەبێت دەنگ بکە لە ئیسلامدا ئەوە ڕەفزە و نابێ بەکار بێ مامۆستا ئیسلامی پیرۆز چۆن جەماوەر چۆن خەڵک چۆن ژێردەستەکان هۆشیارەکاتەوە ئاراستەیانەکات لە کاتی لادانی سەرکردە و فەرمانڕەوا لە شورا و بڕیاردانی بە شێوەیەکی تاکڕەوانە و بە پێویست و ئیرادەی خۆی و حیزبەکەی چۆن جەماوەر ئەرکیان چیە بەرامبەر بەم سەرکردە ڕاوێژ و شورا پشتگوێ خەرە بەخۆی ئەگەر ببینین لە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم کە بە سەحابەکانی فەرمووە ئیشارە و ئاماژە و ئیستیشارەی کردووە و ڕاواجی پێکردوون یان گوتراوە لە ئیسلامدا لا شەقیە من ئێستەخار لا خاب من استخار يعني ئەو کەسە من استشار ئەو کەسە سەرگەردان نابێت کە ئیستیشارە و ڕاوێژ دەکات دەبینین لە خلافەی ئیمامی ئەبوبەکردا خوای گەورە لێی ڕازی بێ کە دەبێت بە خەلیفە یەکسەر وتارێک پێشکەش دەکات لە وتارەکەی دەفەرمێ خەڵچینە بەهێزەکانتان لە لای من بێهێزن تا حەقی لێ وەردەگرم و بێهێزەکانتان لە لای من بەهێزن تا حەقی بۆ وەردەگرم جا ئەگەر ئەمن ڕاست بوون ئەگەر ڕاست نەبووم خوا نەخواستە فەقەویمونی یعنی ئێوە ڕاستم بکەنەوە لە ئیسلامدا بۆیە ئەوانیش دەڵێن ئەگەر هات و ئێوە تۆ جەنابت ڕاست بووی لەگەڵ ئێمە لەگەڵت دەبین و پشگیریت دەکەین ئەگەر نا دەتوانین بە قسە بە ئاماژە بە ئەمر بە چاکە ئەگەر نا دوایی هەر بۆمان چانەبی ئێمە بە شمشێر چاکت دەکەین بۆی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم دەفەرمێ خەیر نییە لە ئومەتێکدا یان ئومەتی من ئیذا هاب
أمتي أن تقول للظالم يا ظالم فقد استودع منهم. ده فرمي أجر لأمته لا نتوي من پیغمبری خوا ده فرمی صلی الله علیه وسلم کسانک نبون بستمکاریان قد ای استمکار تو استمکاری او خوا حافظیان لبکه یعنی او گلا خیری پیو نماوه سودی پیو نماوه او نیه کوا بتوانه جیانی خوی بسر بره بویا لإسلام دا أو هايا داوا دكري أهلي حلو عقد دسنا لا أو كار بدستا لا أو حاكمة بيدا قتري ورأتو أمد راستا أمد ناراستا أمد شاكا أمد خرابة دبي أمها خود بقوري أجر نكرا أو كاتي خلق بوي هي ما في خويتي كوا داوي ما في خوي بكا جابو شيواني كمشروع ولا شريعة إسلام دا باس كراوا مامۆستا ئەتوانین بڵێن شورا و ڕاوێژ سوود و ڕێزێکی بۆ سەرکردە و فەرمانڕەوا تێدایە کاتێک کە بڕیارێکی گرنگ چارەنووسی میلەتێک بۆ هاوپەیمانی و پەیمانبەستنی لەگەڵ دەوڵەتێکدا ئەخاتە بەردەم ئەنجومەنێکی ڕاوێژ یان بەردەم جەماوەر و حیزبەکانەوە ئەگەر مەسیرە یان ئەنجامێکی خراپ و ناڕەحەتی بەسەر میلەتەکەدا هێنا ئەو کاتە ئەتوانین بڵێن ئەم سەرکردەیە هیچ لۆمەیەکی ناکرێ ئەتوانین بڵێن ڕاوێژ ئەم سوود و گرنگی بۆ سەرکردەکان هەیە لە ئەگەری ئەوەشە ئەگەر ئەنجامی ئەم ڕاوێژە خراپ و ناباش بوو بەسەر ئەمەوە نابێتە ماڵ ئەڵە بەخۆی ئیمامی عەلی خوای گەورە لێ ڕازی بێ ئیمامی عەلی خوای گەورە لێ ڕازی بێ کاتێ لێیان پرسی شتێکمان بۆ دابنێ فەرمووی ئەمن شتێکتان بۆ دادەنێم کە پێغەمبەری خوا دایناوە صلی الله علیه وسلم ئەوەی جەنابەت کە باسی دەکەی ئەوەیە کەوا دیکتاتۆریەت ئیستیبداد زوڵم ستەم دروست دەکا هەر کاتێک کە حکمی تاگڕەوی مەسەلا هەر کەسێ بۆ خۆی حکمی کرد بەبێ ئیشارە بە شەعب و بەگەل و بەنەتەوە بەبێ حیسابکردن بۆ زانایان و دانایان و ئەوانەی کەوا بەڕاستی وەکو دەن ئەهلی خیبڕەن واتە ئەهلی زەمانن لە شت دەزانن ئەو کاتێ هەر شتێک بکە زیاتر ئۆباڵ و ئەستۆیەکە لە مل ئەوە یعنی ئەگەر خەڵکێک مەسەلە بۆ نمونە کاربەدەستێک مسلمانان لە ناو شریعەتی ئیسلام داوا دانراوە لە هەموو کارە گرنگەکان بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە ژیانی خەڵکی و لایەنە ئیجتیماعی کۆمەڵایەتیەکان هەیە ئەوە ئیشارە و ڕاوێژ بە خەڵکی بکە ئەگەر پێی نەکردن و دو ئەوە بە خۆی بڕیاریدا ئەوە هەرچی شتێکە بێ لایەنە شەرعیەکەی گوناه و مەعسیەت و تاوانەکە دەکەوێتە مل ئەو دەبێ ئەو ڕاوێژ بکە دەبێ ئیستیشارە بکە دەبێ بۆ خۆی یەکلایەنە و تاگلایەنە حکم نەدا ئەگەر ئەو کاتەی حکمیدا و بە قسەی کەسی نەکرد و وەکو دەن حیسابی بۆ کەس نەکرد ئەو کاتەی هەر شتێک ببێ هەر مەسئولێتی ڕووبدا لەسەر شانیویە بۆیە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم داوامان لێ دەکات تەنانەت ئەو کەسەی کە پرسیشی پێ دەکرێ دەبێ ئەمین بێ المستشار مؤتمن ئەمە لە قەزای عولەما دەفەرمون لە قەزای باسی زەواجە یعنی کەسێک کسێکی بەشوو دەدا یان ژن بۆ کوڕێکی دێنێ دەوێت هاوسەرگیری بۆ بکە دەچێت لە کەسێ بپرسێ ئەرێ فلان کچی فلان چۆنە یان فلانی کوڕی فلان چۆنە دەبێت ئەو شتانی تیدایەتی پێی بڵێ ئەمە گەر بۆ قەزەی زەواج بێ ئەدی بۆ قەزەی ئوسرا بۆ قەزەی خێزان بۆ قەزەی گەلێک بۆ قەزەی میلەتێک بۆ چارەنووسی کۆمەڵی خەڵک ئەمە بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و جەنابەت فەرمووی لە بەدردا پێغەمبەری خوا ئیستیشارەی کرد صلی الله علیه وسلم لە ئوحود کردی لە خەندەق کردی تەنانەت لە خەندەق دەڵێن بە قسەی سەلمانی کردو سەلمان فارسی خوای گەورە لێ ڕازی بێ گوتێتی ئەی پێغەمبەری خوا باسی جەنگەکەی جەنابەت هەندێکت باس کرد ئەویش دەڵێن لە لای ئێمە عادەتمان وایە کە ساڵ لێ دەدەین خۆمان لەناو چاڵەکان دەنین لە خەندەق کاتێک کە دوژمن بۆ ماندە ئێمە لی دەدەین پێغەمبەری خوا بە قسەی کردووە ئەوەی جەنابەت باس کرد لە سولحی حودەیبیە و مسەلەمە گوتی پێغەمبەر فەرمی بە ناڕەحەتی گەڕایە و ناو خێمەکەی گوتی بە قسەم ناکەن فەرمی تۆ بڕۆ بە خۆت حەلق بکە واتە سەرت بتاشەوانیش بە قسەت دەکرد بالزەبط لە ئیسلامدا جاری وا هەیە بە قسەی منداڵێک ئێستا ئێمە لە ڕیوایەتی فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆرێکمان هەیە پێی دەوتر ڕیوایەت الئەکابر عن الئەصاغیر واتە ئەو گەورە پیاوانەی کەوا چیان کردووە کە ڕیوایەتیان لە بچووکەکانەوە کردووە ابن عباس دەفەرمێ كنت غلاما رديف النبي صلى الله عليه وسلم من واتە کەسێک هێشتا بلوغم نەبوو لە دوا پێغەمبەرەوە بووم صلى الله عليه وسلم فەرمی یا غلام إني أعلمك كلمات
ئەمە کەسێکە کە هێشتا بلوغی نەبووە و گەنجە پێغەمبەری خوا ڕێنمایی دەکا زۆر جار پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە کەسێکی گەنج زۆر بە کەسێک بەتەمان بە کەسێکی تەنانەت ئافرەتیش پێغەمبەری خوا ڕاوێژی پێکردوون کە ڕاوێژیشی پێکردوون بەڕاستی بە قسەشی کردوون قسەیەکەیە لە ئیسلامدا کە باسی ئافرەتان دەڵێن پێغەمبەر فەرموویەتی شاوی ڕوهن و خالیفوهن واتە پرسیان پێ بکەن و بێ ئەمریان بکە بە قسەشیان مەکەن ناوە هەندێکدان کە قسەی مامەمە نەخێر ئەسڵ نییە لە ئیسلامدا ئیسلام حیساب بۆ هەموو کەسێ دەکا بە تایبەتی لە دەسەڵاتدا لە حکمدا سوکە حکم شتێکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەوەی کە دەسەڵاتی بەس قەزاوەتی بۆ دە کەس کردبێ لە ڕۆژی قیامەت یان بۆ دوو کەسی کردبێت تەمەنا دەکا کە نەم کردایە بۆ لەبەر ئەوەی کە لێپرسینەوەکەی ئەوەندە گەورەیە بۆی بەڕاستی ئەوە دەبێت بە ڕاوێژ بێ بە پرس بێ و ئەو کەسانش کە ژیرن کە عاقڵن کە دانان کە زانان بەبێ گەل و بەبێ میلەت و بەبێ شعب هیچ شتێک ناکەن بە تایبەتی ئەهلی ئیسلام وابوون حتا ئەوانی کە خلافەی ئیسلامیان کردۆ و زەنات باسی ئەمەی و عوثمانی و کۆمەڵێک عەباسی ئەوانە لەگەڵەوەی کە زۆر ستەمێکەیش هەبوو بێ بەڵام مەرجع لەواندا هەر گەڕاونەتەوە بۆ قورئان و بۆ فەرمایشتی پێغەمبەر و صلی الله علیه وسلم بۆ خەڵک وإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول أما أوها أم زادوا أو كسانك قتمان لإسلام دان بيان دا قتري أهلي حلو عقد مامۆستا هەر لەبارەی ڕاوێژکردن بە ئافرەت وەکوەوەی سەلەمە و ئیمامی عومەر شەوێ لە شەوەکان گوێبیستی ئافرەتێک دەبێت کە مێردەکەی مجاهیدە و لە ڕێگەی خوادا ئافرەتەکە شیعرە هۆنێتەوە ئەگەر لە ترس و خۆفی خوا نەبێ ئەوە کەسێک دەهێنێتە ژوورەوە لە پێنا و پاڵنەرە جەستەیەکانی خۆیدا کەواتە ئیسلامی پیرۆزیان بۆ منە عەبدوڕەحمانی کوڕی عەوف دەفەرمێ لە وەرگرتنی بەیعەت بۆ سەیدنا عوسمانی کوڕی عەفان تەنانەت ڕەئی و بۆچوونی ئەو ئافرەتانەشم وەردەگرت کە لە سوڕی مانگانەدا بوون کەواتە ئیسلامی پیرۆز جیاوازی لە نێوان ڕەگەزدا نەکردووە لە وەرگرتنی ڕەئی و بۆچوونێکی جواندا. بەڵێ هەر ڕێیەک کە سائب بێ هەر ڕێیەک کە جوان بێ زا پیاو بیکە ئافرەت بیکە ئەوە هیچ جیاوازێک نییە. ڕۆژێک کۆمەڵێک لە ئافرەتە بەڕێزەکان چوونە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم گوتیان یا رسول الله غەلەبەنە الرجال ئەو پیاوەکان بەسەر ئێمە زاڵ بوون ئەوە ڕۆژانی جومعە دێن لە خزمەتی تۆن لە وتارەکان لە محازەرات دائما لەگەڵتون بەڵام ئێمە تقریبا وەکو بڵێ گوتیان بێبەش بووین لەم وتار و لە فەرمایشتی بەڕێست و لەم شتانە و ئەم حکمەتەی کە پێغەمبەر هەیبووە صلی الله علیه وسلم بۆیە ئەو بەڕێزانە گوتیان ئیجعل لنا یوما ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژێکمان بۆ دابنێ بۆیە دەفەرمێ فجعل لهن یوما فوعظهن دەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەو ئافرەتە بەڕێزانە گوتیان ڕۆژێکمان بۆ دانێ پێغەمبەری خوا لە هەفتەی ڕۆژێکی بۆ دانان و ئامۆژگاریشیان دەکرد ئامۆژگاری دەکردن دایکمان عایشە خوای گەورە لێ ڕازی بێ دەفەرمێ ڕەحمەتی خوا لە ئافرەتە ئەنساریەکان بێ حیا و شەرم منعی نەدەکردن دەهاتن لە خزمەت پێغەمبەر ئوموری دینی خۆیان فێر دەبوون تەنانەت وەکو جەنابەت باست کرد لە جاری وایە لە سوڕی مانگانە لە قەزی عادە ئافرەت هاتووەتە خزمەت پێغەمبەر و صلی الله علیه وسلم تەنانەت باسی وەزعی خۆی و باسی ئەم شتێک کە بەسەری هاتووە بۆ پێغەمبەری کردو پێغەمبەری صلی الله علیه وسلم فەرمان و فەرمایشتی بۆ داوە و کاروبار و شتەکانی بۆ گوتووە کە لە شەریعەتدا چۆنە بۆیە تەماشا دەکەین لە ئیسلامدا فەرقی نییە ئافرەتێک کە دەچێتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم پیاوەکەی زیهاری لەگەڵ کردووە زیهار ئەوەی لە زمانی جاهیلیەتدا دەیانگوت ئەنتی عەلەیە کە ظەهری ئومی پیاو بە خێزانەکەی دەگوت تۆ وەکو پشتی دایکم وای مەبەست لە تەلاق بوو بۆیە کە ئەم وەزعە ئەم ئافرەتە دەچێتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم دەڵای پێغەمبەری خوا من بە فلان کەس کردووە وەزەم الله ئەعلم ناوی ئەوسە ئافرەتەکە ناوی خەولەیە دەڵێ هەتا گەنج بوو ماڵێکی زۆرم هەبوو ماڵەکەشم پێشکە کرد ئێستا کۆمەڵە منداڵم هەیە منداڵەکان ئەگەر لە لای من بن برسیان دەبن برسی دەبن لە لای ئەو بن بە هیلاک دەچن ئایا چ بکەم پێغەمبەری خوا دەفەرمێت لە شەئنی تۆ هێشتا هیچ نازانم هەتا ئاەت لە ئاسمانەوە دادەبەزێ قد سمع الله قول التي تجادلك في زوجها ئەمجا حکم و ئەحکامی زیهاریش باز دەکا و کەسێ حکمی بۆ دادەنێ خوای گەورە گوێ لە
يعني بسري ئافرەتێک دەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بانجی ئافرەتەکە دەکا وەرە لە شەئن و کاری و باری تۆ قورئان دابەزی ئاەت دابەزی بۆی بەڕاستی نەفسەکان ئینسانەکان ئادەمیزاد خەڵک کۆمەلگا مجتەماع لە لای خوا بەڕێزە وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە بۆیە هیچ کەسێ بۆی دروست نییە جا ئەو کەسە حساب بڵێ من بۆ ئافرەت ناکەم بۆ منداڵ ناکەم بۆ پیاو ناکەم بۆ گەنج ناکەم بۆ پیر ناکەم نا لە ئیسلامدا هەموو کەس مەنزیلەی خۆی هەیە هەموو کەس جێگای و شوێنی خۆی هەیە و حتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم كلم الناس على قدر عقولهم بقدر اندازي جيري خوي قسي لقل بكي پیغمبري خوا افرتك لگرماي نيورو راي گرتو حتى او نرويو پیغمبر نرويو توقي مصافحي لگا هر کسي كلبي پیغمبري خوا تا او دستي برندا او بري ندا كواتا كارو باري خلشي اون دا گرينگا بو الاسلام دا اوي كزنابت باسك زور گرينجي زوري پيدرا وزياوازيش نيا لبين افراد كان تماشا دكين لحكمي اسلام دا كاسلام حكمي هوا کابرایەکی جوولەکە کابرایەکی گاور کابرایەکی مشریک کابرایەکی سەنەمی واتە بتپەرست لە قەزایی عەدالەت و دادپەروەری هیچ جیاوازێکی لەگەڵ موسڵمانێکی متەقی و خواپەرست فەرقی نەکردووە لە دەوڵەتی مەدینەی پێغەمبەریش صلی الله عليه وسلم نیزام و دەستورێک دادەنێ لە دەوڵەتی پێغەمبەر کابرای مشریکی تێدایە کابرای بتپەرستی تێدایە کابرای منافقی تێدایە دوور و حەشە لە بەڕێزتان و لە بینەرە بەڕێزەکان و هەروەها موسڵمانیش تێدایە بەڵام لەلایەن یەک شتەوە هەمویان کە عەدالەت و دادپەروەریە تەنانەت لە حوکمدا پێغەمبەر ئەم دەستورەی کە زیاتر لە 21 خاڵە سێزدەیان عەلاقەی موسڵمانان غەیری موسڵمانان نەگەی موسڵمان چەند خاڵێک باسی موسڵمانان دەکا کە هەمووی چین و توێژەکانی ترە. زۆر باش مامۆستا وەکو ئاماژەمان پێکرد کەسانێکی بەڕێزی وەکو سەیدنا سەلمان و حەبابی کوڕی مونزیر و ئومسەلەمە و ئەوانی دیکەش لە ئەهلی حەل و عەقد نەبن و ڕاوێژیان وەرگیراوە لەم سەردەمەدا بەتابەت لە هەرێمی کوردستانە حیزبی وامان هەیە هەر ئەوەندەی کە دەسەڵاتدارە هیچ حسابێ بۆ قسەی تەنانەت حیزبێک سەرمایەدارێک کۆمەڵی ڕێی و بۆچوونی جوانی پێشکەش دەکرێت بەڵام لەبەرەوەی لەگەڵ خۆی و لە مەکتەب سیاسی و ڕاوێژکارەکانی خۆی نین هیچ حسابێ بۆ قسەی ئەم کەسانە ناکات کە زۆر جار لە ئەندامەکانی خۆشی ماندووترە ئەمە چیمان پێ دەڵێ؟ بۆ خۆی بەداخەوە ئەگەر ئینسانەکان مامۆستای بەڕێز زۆر شت کە دەکرێت لە غیابی ئیسلامە لە غیابی قورئانە کە ئیسلام وەکو حکم و دەسەڵات لە ناو ئێمەدا نیەتی و قورئان کارپێکردنی لە ناو ئێمەدا نییە ئەمە ئەم دوو شتە کە قورئان سەرچاوەی مەزدەری تەشریعە مشەڕع خوایە جەل جەلالوه لە ئیسلام داوایە چۆن ئەمەڕە ئەللا تعبدوا إلا إياه إن الحكم إلا لله بۆیە لە کێشەکان ئێمە دەبێ بگەڕن و بۆ لای خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم یان ئەتیعوا الله وأطیعوا الرسول وأولي الأمر منكم لێرەدا منكم بۆی حەسم کردوین بۆیە بەڕاستی دەبینین ئێمە کە ئەگەر ژیاننامەی دەسەڵاتداران کە بەبەزەیی نەبوون با بڵێن بێڕەحم بوون یان با بڵێن فیرعون ئاسا حکمیان کردووە فیرعون دەیگوت ما أريكم إلا ما أرى وما أهديكم إلا سبيل الرشاد یان دەیگوت ما علمت لكم من إله من غيري من نمزاني وغير من خواهش كتان هبه وهذه الأنهار تجري من تحتي أهم ربارنا للجرنود أفلا تبصرون نمرود دڵێ ئەمنیش بە ئیبراهیم دەڵێ منیش مردوو زیندوو دەکەمەوە دوو کەس دێنێ ئیشیان کە ئەمان نیزامەکانی دەستکرد دەکەوە لە ئینسانەکان دەکات بۆیە بەڕاستی ئەمەی کە گوێ لە خەڵکی ڕانەگرێ ئەمە حکمەکەی دەسەڵاتەکەی عاجیلەن ئەمە ئاجیلەن ئەو هیچ لە قیامەتدا دەبێتە ویزر و گوناه لەسەری بەس لە دنیاشدا هەر فەشەل دێنێ حکم و هێزی جەماوەر لەگەڵ هەر دەسەڵاتێک نەبێ ڕۆژێک هەر دێ کە پڕ بوو ئەو دەسەڵاتە ئەو خەڵکە لەو وەزعە هەڵبستێ وەکو دەڵێ لە کوردەواری دەڵێ گەر جام پڕ بوو لێی دەڕژێ بۆیە بەڕاستی میزانی خوا کە دایناوە عەدالەتە دادپەروەریە خوای گەورە وعدەی داوە بەڵێنی خوایە ئەگەر حکمێک هەبێ ئەو حکمە عەدالەتی هەبێ ئیسلامیش نەبێ مسلمانیش نەبێ ئەو حکمە دەمێنێتەوە فەرمووی ئەوروپا و ئەو نیزامانەی کە ئێستا هەن کە مافی ئینسان لەوێ هەیە بەڕاستی وەکو دیموکراتی مچینە حەقیقی لەوێ هەبێ بەڵام لە ناو ئێمەدا لە شیعارات ماشەڵڵا زۆرە بڕۆ لە قسەکردن لەسەر کەناڵەکان لە تەلەڤیزیۆنەکان لە باسی مافی خەڵکی لە باسی ئەمانە هەموو شتێک زۆرە یان لە باسی ئاشتی کەس هەندی ئێمە باسی ئاشتی ناکە کەس شەندی ئێمە ناتەبانیە کەس شەندی ئێمە شەڕی تێدا نییە بۆی بەڕاستی ئەوەی کە
لە ئیسلامدا ئەوە پێی دەگوترێ ئەنانیەت ئەوەیە کە بڵێ بن بەس خۆم دەوێ کەسی کەم ناوێ یان ئەوەی من دەڵم القول ما قاله الحجاج والله هەرچی حەجاج گوتی ئەوە هەوە هەرچی من گوتم ئەوە هەوە هەرچی خەڵک دەیڵێ نا ئیمام شافعی بۆ دەفەرمێ رأيي صواب يحتمل الخطأ ورأي غيري خطأ يحتمل الصواب رأي من ملازم راسته بەڵام احتمالە هەڵە بێ بەڵام ڕەئی خەڵکی دەڵێم هەڵەیە بەس احتمالە ڕاست بێ بۆیە لە ئیسلامدا ئەوە نییە کە بڵێ کەسێک بۆ خۆی هەموو بڕیارێک بەدەست بێ وەکو دەڵێ حکمی قەرەقوشی کە گوتراوە یعنی هەر کەسێک یان هەر شتێک هەر کەسێک ئەو نەویست ئەوە هیچ حسای بۆ نەکرێ هەر کەسێ لەگەڵ وی نەبوو حسای بۆ نەکرێ هەر کەسە لەگەڵ حیزبی وی نەبوو حسای بۆ نەکرێ وەکو شەوەیەک لە دەجەلەت دەجال ئەوەی کە لەگەڵێتی ڕزقی بۆ دێنێ و نانی بۆ دێنێ و ئاوی بۆ دێنێ یان شیعاری ئەوانەی کە غەیری مسلمانن من لا يكون معنا فهو عدونا ئەوەی کە لەگەڵ ئێمە نەبێ ئەوە دوژمنی ئێمەیە ئیمامی عومەر دەفەرمێ کە دەگریا بۆ دەگرێ شتەکانی بەداخۆ زۆری میثالین نەزەرین یعنی لە واقع جێبەجێ ناکرێ دەڵێ دەترسم لە ڕۆژی قیامەتدا ئەگەر بەغەلێک هێسترێک گوێ درێژێک لە عێراق بکەوێ خوای گەورە پێم بڵێ یا عومەر لیمە لەم یوسەوی لەهو الطەریق بۆ ڕێت بۆ ڕاز نەکرد بۆ ئەو ڕێگا چانە کرد ئەو بەستە زمانە ئەو ئاژەڵە بۆیە لە ئیسلامدا بەڕاستی حکمی کە ئێستا لە ئیسلام پێی دەگوترێ ئیستیبداد پێی دەگوترێ حکمی توغیان بەڵام ئێستا پێی دەڵێن دیکتاتۆریەت مەسەلا ئەوەیە کە هەر کەس حکمی خۆی دەسەڵاتی خۆی یان خزمی خۆی یان نزیکەکانی خۆی هەرچی شت هەیە بەبەریوان وەربکاو بەڵام خەڵکی تر لە برسان بمرێ و یان خەڵکانێک کە ناڕازی بن بە حکمی و ڕازی نەبن بچێت لە سزن و لە زیندانەکانیان بکە ئەوە بەڕاستی ڕەفزە لە ئیسلامدا و لە نیزامەکانی ئێستاش کە مافی مرۆڤ دەزانن کە ئینسافیان هەیە کە ئینسانیەتیان هەیە بەڵام بەداخەو لە ناو ئێمەدا وەکو پیاوەکەی کە عالمەکەی دەڵێت چوومە ئەوروپا و ئەو دەوڵەتانە ئیسلامم دید بەبێ مسلمانم دید بەبێ ئیسلام بەڵام لێرە مسلمانە هەیە بەبێ ئیسلام ئەمە زۆر سەیرە یعنی زاری وایە غەیری مسلمان مافی خەڵکی دەپارێزێ حکمی زوڵمی لێ ناکە شتێک هەتا تەبەیون نەکا لەسەری زاریەوە لە وڵاتی ئێمە کەسانێک چەند ساڵ دەگیرێن دواوە کە بەری دەدەن دەڵێ داوای لێبوردن لێ دەکەین وڵات تۆمان بەهەڵە گرتبوو بەڕاستی ئەمە لە ئیسلامدا بە مطلقی ڕەفزە و لە هیچ کەلێنێکی ئیسلام و لە دنیای سەردەمە و عەولەمێش جێگای نابێتەوە بەڵام دیارە ئەوانەی کەوشتە دەکەن بە دوو شت دەیکەن بەهێز دەیکەن بە پارە دەیکەن بە مادە لە کاتێک ڕۆژێک دێ کە خەڵک کە جەماوەر کە ڕەش و ڕوود کە مەزلوم کەستەم لێکرا و تووڕە بوو زۆر کەسمان دیت کە ئەسلحەی زۆر بوو قوواتی خاصەی زۆر بوو حتا بە مشینە ئەسلحەی کیمیاویشی هەبوو بێ بەڵام سوودی نەبوو بۆی بەکەلک نەهات زۆر باش مامۆستا زۆر جار سەرکردە و کەسایەتی بە قەناعەتێکی دروستی دڵیەوە باوەڕی بەو ڕێی و بۆچوونە بڕیارە هەیە کە خۆی لەسەریەتی باشترین نمونەمان شەڕی هەڵگەڕاوەکانە لەسەر دەستی سەیدنا ئەبوبەکری سیدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەموو مسلمانان بە عومەری کوڕی خەتابیشەوە پێچەوانەی ئەم ڕێی و بۆچوونەن بەڵام ئیمامی ئەبوبەکر زۆر لەسەر بۆچوونەکەی خۆی سوورە بێ کاتێ سەرکردە قەناعەتی وایە کە ئەم بۆچوون و بڕیارەی زۆر لە 100% ڕاستە و لە دڵسۆزی خۆیەوەیەتی مانەوەی لەسەر ئەم بڕیارەی وەکو سەیدنا ئەبوبەکر شتێکی باش نییە لەم سەردەمەدا ئەگەر بڵین کاتێ سەرۆکی وڵاتێ سەرۆکی حیزبێ کەسایەتیە بۆچوونێکی ڕاستی لا گەڵاڵە ئەبێ بەڵام با هەموو جەماوەرەکەی دژی بن ئەم هەر سوور بێ لەسەری ئەمە باشتر نییە وەکو ئەوەی کە کار بەڕاوێش بکات لەم کاتەدا ئەوەی جەنابەت باسی دەکەی مامۆستای بەڕێز ئەوە قەزیە لە قەزیەی کوفر و ئیسلام بووە لە قەزیەی دەسەڵات ئیمام ئەبوبەکر بۆ خودی خۆی نەبووە خوای گەورە لێ ڕازی بێ بۆ ئەوەی نییە ئەو حاکم بێ بۆ حاکمیت نەبووە ئەوە کەسانێک بوون کە دوا وەفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم واتە مرتد بوون وازیان لە ئیسلامی ناو هەڵگەڕانەوە بۆیە تەنانەت ئیمامی عومەر کە وەکو جەنابەت فەرمووی ئیستیشاریان پێ دەکا حتا ئیمامی عومەر دەفەرمێ وەڵڵاهی وا دەزانم خوای گەورە شەرحی سەدر واتە سنجی تۆی وا فراوان کردو شەرح کردو بۆی کە قیتالیان لەگەڵ بکەی ئەویش فەرمی وەڵڵاهی ئەگەر بێت و شتیرێک کە دەیاندا بە پێغەمبەری خوا نەیدەن بە من ئەمە شەڕیان لەگەڵ دەکەم ئەمە عولەما دەفەرمون لە قسە قەزیەی ڕیددە بووە لەسەر قەزیەی کوفر بووە کە ئەمانە کوفریان هەڵبژاردەدا پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەر ئەوەی نەبووە کە ئیمامی ئەبوبەکر خوا نەخواستە حکم بکا یان
لەسەر خەڵکی. بۆیە عولەما دەفەرمون ئەوەی جەنابەت کە دەفەرمی ئەگەر هات و سەوابیش لەوەی دابوو کە بۆ خۆی دەیگوت، بەڵام لە عینی کاتدا نابێ اختیاری حکمەکەی خۆی کا بەسەر ئەوان، ئیلا دەبێ بە ئیستیشارە بێ، ئیلا خۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە حەزرەتی عائشەی فەرموو ئەگەر قەومەکەت نەبووە ئەمن دەرگای بێتم دەگۆڕی، وەکو قەدیمم لێ دەکردەوە، بەڵام دەڵێن محەممەد ئەوهای گوت و ئەوهای کرد. کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نای منافقەکان لە لای حوذەیفە بنی یەمان دەبێ کە کاتی مسری نەبی پێدەگوترێواتە نهێنەکانی پێغەمبەری لەلایە صلی الله عليه وسلم، سەحابەی بەڕێز هەندێک دەستن لای خزمەت پێغەمبەر دەڵێ پێمان بڵێ ئەو دووڕوانە بابیان کوژین، با لە ناویان بەرین، بۆ نیفاق بکەن، بۆ بە زمان بڵێن ئیمانمان هەیە و لە یەقولون بأفواههم ما ليس في قلوبهم ویان وما تخفي صدورهم أكبر. پێغەمبەری خوا دەفەرمێ ئەگەر بێت و ئەمن ئەوانە بکوژم، ئەوانە دوایی دەڵێن محەممەد ئەسحاب و یارەکانی خۆی دەکوژێ. لە قەزای هەندێک شتدا بڵێ ئێمە لە ئیسلامدا گوتمان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دەوڵەتی مەدینە دەستورەکەی دانا، بەڵام لە هەموو شتەکان مەرجع هەر پێغەمبەر بوو صلی الله تعالی عليه وسلم. بەڵێ لە هەندێک شتدا ئێستا دەتوانین بڵێ خۆ حکمی شەر بە قوربان و بە سەدەقە و زاری وا هەیە، ممچینە ئێستا گوتراوە کە زۆر حکم و زۆر دەسەڵات ئەگەر هەندێک شتی پێوە نەبێ ممچینە بەردەوام نەبێ، بەڵام قەزیە قیامەتەکەی ئەوەیەکەوە دەبێ ئەو کەسە هیچ شتێک بەخۆی بەڕەئی خۆی نەکا، مادام پێغەمبەر فەرمیێتی ئەشیر و عەلەیە ئاماژە و ئیشارە و یان مەسەلە ڕاوێشتان پێ دەکەم، یان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەلیفە بەڕێزەکانی هەر چواریان خۆ تەماشا دەکەی لە دانانی ئیمامی عوثمان، لە ئیمامی عومەری کوڕی خەتاب، تەنانەت کە کۆمەڵێک کەس بەڵام لە عینی کاتدا ئیمامی عومەر خوای گەورە لێ ڕازی بێ، ئیمامی بەکر چەند کەسانێک پێشتر یعنی 6 کەسێک دیاری دەکەن کە ئەهلی حەل و عەقدن، ئەمجا دوای بڕیاریش بڕیاری خەلیفە دەبێ و بڕیاری شریعەتی ئیسلام دەبێ، ئەوەی کە خوای گەورە جەل جەلالوه پێی ڕازیە. مامۆستا تا چەند شورا و ڕاوێژ لە کۆمەڵگەدا ئاشتەوایی کۆمەڵایەتی و سیاسی دێنێتە کایەوە، وەکوڵێ کۆمەڵگە دوورە خاتەوە لە تەفرەقە و ناکۆکی. بەخۆی هۆکارێک کە ئێستا ئەو فەوزایی کە دروست بووە، ئەو ناعەدالەتی و نادات پەروەرەی کە هەیە، هەموو ئەوەیە کە شورانیە. ئەگەر شورا هەبێت لە ئیسلامدا، ڕاستە ئەمانەی کە ئێستا بەدیلی ئێستا پێی دەڵێن مەسەلە دیموکراتیەت و ئیشتراکێت و سۆسیالیست و نازانم دیموکراتیەت و مافی مرۆڤ و ئەمانە کۆمەڵێ شیعارەی مزەیەفن. دەبینین کە ئەگەر هات و شورا هەبوو خەڵک تەبا دەبێ، کار بەدەستەکان خەڵک وەکو دوژمن سەیریان ناکە، وەکو دۆستێکی خۆی، چکە عەدالەتی لەگەڵی هەیە، دادپەروەری لەگەڵی هەیە. بۆ نمونە دەبین کابرا لە ئەوروپا مسلمانیش نییە، سبەینان دەچێت بە پاسکلێک سەمونی دەکڕێ، نانی دەکڕێ، بۆ لەبەر ئەوەی کە زوڵمی لە کەس نەکردووە تا تەعقیبی کوشتنی بکەن. لەلای ئێمە کار بەدەستەکان بەم هەموو حیمایە، بەم هەموو سارە، چەند دەبێت لە پێشی بڕوە، چەند دەبێت لە دوای بڕوە. ئەمە لەبەر چییە؟ لەبەرەوەی دیارەستامیان کردووە، لەبەرەوەی مافی خەڵکیان خواردووە. وەکو میسالە دەرێت لە گورجیان پرسیوە بۆ ئەتۆ بە ڕۆژ دەرناکەی، وتێتی وەڵای ئەخە من کردەوەی شەوم خراپە، کردەوەی شەم باش نیە، بۆیە ناتوانم بە ڕۆژ دەرکەوم. بەڵێ ئەوەی جەنابەت فەرمووی ئەگەر شورا هەبێ، ئەگەر عەدالەت هەبێت، تەمان لە شورادا عەدالەتیش بەرپا دەبێت، دادپەروەری بەرپا دەبێت. ئەو کاتێک کە بەرپا بوو مجتەماع کۆمەلگایەکی ئامین، کۆمەلگایەکی بە ئەمنیەت و ئاشتی، کۆمەلگایەکی مەحەبەت و خۆشەویستی، کۆمەلگا و مجتەماعێک کە یەکتری خۆش دەوێت، زوڵم لێکتر ناکە. ئێستا لە ئێمە بەداخەوە خۆ هەر قەزێ کار بەدەست نییە، یعنی خەڵکانێک بەداخەوە زۆر جاران ئێستا ئێمە کە لە شعوبی عالم دەسەڵاتدارەکان دەبینین ئەو قانونی غابەت تەطبیق دەبێ، یەأکل القەوی الضەعیفە، ئەوەی بەهێزە بێهێزەکان دەخوا. خۆ لە ئیسلام داوا نییە، لە ئیسلام قەوی ئەو کەسەی بەهێزە، کەسێک ضەعیفە هەڵگیریاوە، نوێژەکەی بە عەجەلە کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بۆیە ئەگەر نیزامی شورا هەبوو، شورا لە ئیسلامدا، ئەو کاتەی کە شورا هەبوو پرس و ڕاوێژ پێکە بوو، ئەمە لە ناو مجتەماع و کۆمەلگا عەدالەت دەبێت. کە عەدالەت بوو دادپەروەری، ئەو کاتەی حقد و بغز و ڕق لێبوونەوە و چینە و ئەم شتانە دروست نابێ.
ژیانێکی خۆش، برایەتێکی خۆش، برایەتێکی چاک، دۆستایەتێکی چاک تەبایی دروست دەبێت. بەڵام ئەگەر ئیستیبداد هەبوو، ئەگەر زوڵم هەبوو، ئەگەستەم هەبوو، دەبینین وەک ئێستای لێدێ کەوا دەسەڵاتدارەکان فیوادین والمجتمع فیوادین آخر. ئەوان لە دۆڵێکن، خەڵکی لە دۆڵێکە. یعنی منچینە ئەوان نەفەقیری دەناسن، نەدەزان حاڵ و باڵی خەڵکی چێیە. پێغەمبەری خوا دەفەرمێ هەر کەسێ هەستە ئەمر و کاری مسلمانانی لا گریگ نەبێ، ئەوە لەوان نییە. من أصبح ولم يهتم بأمر المسلمين فليس منه. بەڵەوەی جەنابەت فەرمووی تەبایی و برایەتی و ئوخوەت و یەکسانی و کۆمەڵە شت بە شوورا و بە عەدالەت دێتە ناو مجتەمع و کۆمەلگاوە. بە پێچەوانەوە فەوزا دروست دەبێ، ناخۆشی دروست دەبێ. بۆ ئیمامی عومەر لە ساڵی مەزاع و برسێتی بە دەوڵەمەندەکانی فەرمووی ئەگەر کەسێک دزی بکات لەمە دووە من دەستی ئەو نابڕم، دەستی ئێوە دەبڕم. لەبەر ئێوە سەبەب هۆکارن بۆ ئەوەی کەوا خەڵکی چکە ئەو کاتەی خواگە دەسەڵاتداران نەیان بوو یان حکام و حکومەت نەیبوو، خەڵکیش ڕازیە. بەڵام ئەو وەکو گوتی کوڕیوی نەوەیوی منداڵیوی لەگەی خەڵکی لە یەکسان بوو، یەک ژیانی هەبوو، ئەوە خەڵکیش ڕازی دەبێت. بەڵام بە پێچەوانەوە ئەم ڕق لێبوونەوە و ئەم فەوزا و ئەم ڕۆحی ئینتیقام دروست دەبێت. کابرا کەسێ ماڵی لێ دەخوا، کابرا کەسێ ماڵی لێداگیر دەکا، ئەمە ڕۆحێکی ئینتیقام و تۆڵەی بۆ دروست دەبێت. دەڵێ دەبێت من تۆڵەی خۆم لە فڵان کەس وەربگرمەوە. مامۆستا زۆر جار لە هەر کۆمەڵگەیەکە وەکو باسمان لە کۆمەڵگەی پێغەمبەری خوا کرد صلی الله علیه وسلم و کۆمەڵگەی ئەم سەردەمەی ئەوروپا بەرهەم و یام کاریگەری و ئاسەواری ڕاوێژ و شوراکان ئەبێ ببینین. بەڵام لە ئەمڕۆیە و بە تایبەت لە هەرێمی کوردستانە سەرکردەی وامان هەیە 100 ڕاوێژکاری هەیە. بۆ نمونە بەشێکی زۆری داهاتی ئەم وڵاتە بە ملیۆنان دۆلار ماگانە ئەخرێتە گیرفانی ئەم ڕاوێژکارانەوە. بەڵام هیچ بەرهەم و ئاسەوارێکی ڕاوێژ و وەکۆڵی ڕاوێژکارەکان نابینین. ڕۆژ بە ڕۆژ بغز و کینە و پەیامی توندڕەوانە و بێبەرپرسانە بڵاو ئەکرێتەوە لەلایەن ئەم سەرۆک و ئەو سەرۆکەوە. ئایا بەڕاستی ئەم فەوزایی کە جەنابەت ئاماژەت پێکرد ئەتوانین بڵێن ئاسەواری هیچ ڕاوێژێکی تێدایە، بەتابەت لە کاتێکا ڕاوێژ پێکرا و کەسێکی ئەمین و کەسێکی دڵسۆز و کەسێکی خۆشەویست ئەبێ خۆشەویست بێ بۆ کۆمەڵگەکەی؟ وڵا مامۆستای بەڕێز ئێمە پێمان سەیرە لە وڵاتێکی وەک ئەڵمانیا زیاتر لە 200 ملیۆنە یەک ڕاوێژکاری هەیە هەتاکو ئێستا کە ئافرەتێکە. بەڵام لە لای ئێمەدا زاری وایە مدیر عامێک چەند ڕاوێژکاری هەیە، ینی بەڕێوەبەرێکی گشتی چەند ڕاوێژکارێکی هەیە. ئەوی کە جەنابەت باست کرد بەڵێ منچینە لە وڵاتانە ڕاوێژکارەکە جیاوازی هەبێ لەگە وڵاتی ئێمە. لە لای ئێمە ڕاوێژکار تەمان ئەگەر مستەشارە دەبێت پرسی پێ بکرێت، کە پرسیش پێکرا دەبێت بە قسەی بکرێت. بەڵام مستەشارەکانی ئێستا لە لاو وڵاتانی بابتابەتی شەرقی ئەوسەد نەکرد لە لای ئێمە ئەسلی خۆی ئەوان ڕاوێژ بە گەورەکان دەکەن، نەک گەورەکان یان مەلیکەکان یان دەسەڵاتدارەکان یان کاربەدەستەکان ڕاوێژ بۆ ئەمکە. ئەسلی خۆی ئەوان کە ناوەکەیان لێنراوە ممکنە بۆ هەندێشتی دنیایی و ئەگەر نە ڕاوێژیان هەر پێ نەکرێ، ئەگەر ڕاوێژیان پێ بکرێ ممکنە بە قسەیان نەکرێ. مستەشاریش کە دادنەدرێ بۆ ئەوەیە کە ڕێگا و شوێن دابنێ. زانانی سەلەف ڕەحمەتی خوان لێبێ کە دەچوونە لای کاربەدەستەکان دەیانگوت لا خەیڕە فینا ئین لەم نەقولوها ولا خەیڕە فیکم ئین لەم یەستەمیعوها ئین لەم تەسمعوها. دەیانگوت ئێمە تەمان عولەما کە دەچوونە لای کاربەدەستان بۆ ئەمر بەچاکە بۆ نەهی لە خراپە ئەمریان پێدەکردن، نەک خوا نەخواسە بچن داوای شتیان لێ بکەن و داوای کۆمەڵێ لە شتی ئێستا کە بەداخەوە باوە. دەیانگوت خێر و چاکە لە ئێمە نیە ئەگەر حەقەکە نەڵێین، ئەگەر ڕاستان نەکەینەوە، ئەگەر ئیستیشارەکەی بێمە دەکەن پێتان نەڵێین. خێر و چاکەش لێوە نیە کە نەیبیستن. بەڵام ئێستا بەداخەوە ئێمە ئەم هەموو مستەشار و ئەم هەموو کە ڕاوێژ کوا ڕاوێژکردن باشە ئەگەر ڕاوێژ هەبێ ئەکاتێک کە دەسەڵاتدارەکان هەڵە دەکەن ئەرێ نابێت کەسێکی بێ ڕاستیان بکاتەوە. مستەشارەکانی لای ئێمە مستەشارەکانی شەرقی ئەوسە زیاتر بۆ سەپلە لێدانە. یعنی چی ئەو گوتی و چەپڵەی بۆ لێ بدا و بڵێ تەواوە ئەو قسەی کردت هیچ عیبی نییە. نا وا نییە. دەبێت ئەتۆ ئەو کەسە ئەگەر مستەشارە ئەگەر پرسی پێ دەکرێت ئەگەر ڕاوێژکارە بۆ قەزی دنیا بۆ مەعاش و بۆ ئەمانە مستەشار نەبێ بۆ ئەوەی ڕاوێژکار بێ کە ڕاستی بکاتەوە کە تووشی هەڵەی نەکە کە بەرەو هەڵدێر نەڕوە کە مجتەماع و خەڵک تووشی گوناه و گەندەڵی و فەسادی نەکە. بۆی بەڕاستی لە لای ئێمە مستەشار و لە وەکو گوتمان لە شەرقی ئەوسەد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەو شێوە نییە. یعنی زیاتر بۆ تەسفیقە بۆ چەپلە لێدانە بۆ ئەوەی نییە کەوا پێی بڵێ کاکە ئەو هامەکەوا بکە ئەویان چاکە ئەویان خراپە ئەو ڕێگا ڕاستە و ڕێگەیان چەوتە ئەوە نییە لە ناو ئێمەدا بەداخەوە. بۆیە دەبینین ڕاوێژکردن
بەداخەوە ئەو ڕاوێژەی کە لە ئیسلامدا هەیە ئەو ڕاوێژەی کە پێغەمبەر هێنای صلی الله علیه وسلم کە سەحابەی کیرام کە زانایان کە سەلەفی ساڵح ئێستا بەداخەوە وجودی هەر نییە لە لای ئێمەدا. یان ئەتوانین بڵین ئەم زیادبوونی کێشەکانی هەرێمی کوردستان لەگە وڵاتانی دراوسێ لە نێو حیزبەکان خۆیاندان یەکتر نەخوێندنەوە، زیادبوونی قەیرانەکان، نەبوونی موچە، ینی کۆمەڵێ شتی ناخۆش کە ڕۆژانە بەرۆکی ئەم میلەتە ئەگرێن، نەبوونی ڕاوێژ و بنەمای شورایە لە بەڕێوەبردننی ئەم وڵاتەدا؟ بەخۆی سەبەبێکی ڕئیسی و هۆکارێکی سەرەکی ئەوەی کە جەنابەت گوتت ئەوەیە کە بەڕاستی حیساب نەکردن بۆ کەسە. زۆر جار خەڵکی ئێمە با بڵین دەسەڵاتداران ئێمە تەنازول بۆ غەیری قەومی خۆیان دەکەن، یعنی تەنازولێکی زۆریش. ئەمە ممکنە لە ڕێگایەک تەنازول بێ، بەڵام لە ڕێگایشکە ئەگەر بۆ یەکتری بکەن، مەسەلە یەکتر بخوێننەوە، یعنی کەس بڵێ من حسابێک بۆ تو ناکەم ئەتۆ برای منی، یان ئێمە لە مجتەمەعێکین لە کۆمەلگایەکین، ئێمە دینمان مشتەڕەکە، دینمان هاوبەشە، ئەمجا زمانمان هاوبەشە، یەک زمانین، ئەمجا کورد هەمومان کوردین، لە سەفینەیەک داین کە وەکو دەڵێن ئەگەر خوا نەخواستە بڕوخی هەمومان دەڕۆین. بۆیە دەبێت بەڕاستی حیساب نەک بۆ ئەوانەی کە مەسەلە وەکو جەنابەت فەرموود ئەحزاب بۆ یەکتر، بەڵکو دەبێت حیساب بۆ منداڵێکی بکرێ، بەڵکو حیساب بۆ پیرێژنێکیش بکرێ، بەڵکو حیساب بۆ پیرەمێردێکیش بکرێ، بەڵکو حیساب بۆ گەنج و لاوێکیش بکرێ. ئەم عەدالەتی و نادادپەروەری و جۆرانەگرتنە و خەڵک نەبیستن و قسە نەبیستنی خەڵکە کە گەنج و لاوەکانی ئێمە دەڕۆن لە وڵاتان لە ناو بەحر دەخنکێن، یان مەسەل لە ڕێگاکان ئەو دەیگرێ و ئیهانەی پێ دەکەن. بۆی ئەگەر هەندێک شت هەیە بۆ یەکتری بکرێ، ئەمە تەنازول نییە، بۆ یەکتر بۆ خەڵکیکە ممچینە، بەڵام بۆ خۆمان بەس بەداخەوە ئێمە وەکو دەڵێ ئەسەد عەلەیە وەنەعامەت فی الحەرب، لەسەر من شێرە بەڵام لە ناو حەرب و جەنگدا ئەمە نەعامەیە، ناوانییە. پێغەمبەر ئێمە لە سیلم و لە حەربدا ئیستیشارەی کردووە صلی الله علیه وسلم، بە هەموو کەسێک چی کردووە، نەک کەس و جیاواز و ئیستیسنا و ئەوە. بۆیە بەڵێ ئەوەی جەنابەت دەفەرمی بەداخەوە ناعەدالەتی، زوڵمکردن، ستەمکردن، بێموچەیی، یعنی مەسەلە چەند ڕۆژی کە زستان دێ لە وڵاتێکدا وەکو دەڵێن کابرا لەسەر ئاو لە تێنان دەخنچێ، یعنی لەسەر بەحرە و ئاو نێ بیخواتەوە، ئەو لە وڵاتی ئێمەی دەستداوە. مەسەلە بۆ نمونە بەرمیلی نەوت بە $50 یعنی کەمتر بدرێ بە شوێنان، ممکنە ئێمە بەسی بێ، بەڵام بەرمیلی نەک لە زستاندا بە 150,000. یان لەم زستانە کەسانێک خەڵکی وڵاتی ئێمە یعنی لە ناو ئەو هەموو نەوت و سەرۆتە تەبعاً یەک بەرمیل نەوتیشی نادرێتێ. ئەمە هەمووی ئەو فەوزایی کە دروست بووە، هەمووی لە ناعەدالەتیە، هەمووی لەوەیە کەوا یەکتر ڕەفزکردنە. مامۆستاگیان لە ئەگەری بوون و نەبوونی شورا و ڕاوێژ لە دەوڵەتێکدا، دەوڵەتێکمان هەیە شورا و ڕاوێژ بنەمایەکی سەرەکیە بۆ بەڕێوەبردن، دەوڵەتێکی دیکەشمانەیە هیچ گرنگی و بایەخێ بە شورا ڕاوێژ نادا. ئاسەواری ئەم دوو کۆمەڵگەیە چۆنیە؟ کۆمەڵگەیەکیان ڕاوێژی تێدایە و کۆمەڵگەیەکیشان هیچ گرنگیەک بە ڕاوێژ نادا. چ ئاسەوار و کاریگەریەک بەجێ دەهێڵێ بەسەر ئەم دوو کۆمەڵگەیەوە؟ وەڵا ئەوەی کە دەبینین دەبیستین مەسەلە لە دنیای ئێستا تەمەشای ئەوروپا بکە، مەسەلە کە لەوێدا لەگەڵ خۆیان عەدالەتیان هەیە، نەک مافی ئینسان، تەنانەت مافی ئاژەڵیش پارێزراوە لەوێ. دەبینین ئەوان لە ژیانێکی خۆشدان. ئێمە قەزەی ئیمانیەکەی باس ناکەین، ممکن لە قەزەی ئیمانیەکەی یان لە قەزەی ئەخلاق و ڕەوشتەکەی ئەوان نییەنە، بەڵام لە ناو ئەواندا خۆشی ژیان هەیە. مەسەلە کابرا زوڵمی لێ ناکرێ، مەسەلە معاشی بۆ دابین دەکرێ، خانی بۆ دابین دەکرێ، گەنجە هاوسەرگیری بۆ ئاسان دەکرێ، یعنی مستەلزەماتی حیات هەرچی پێویستی ژیانە هەموو شتێکی هەیە. بە پێچەوانەوە لەو دەوڵەتانی کە نیزامی شورای تێدانە، کە ڕاوێژی تێدانە، کە ئیستیشارە و پرسکردنی تێدانە، دەبینین ئەم هەموو زوڵمە هەیە، ئەم هەموو ستەمە هەیە. یعنی زۆر جارە لە وڵاتی بەناو بەداخەوە ئیسلامی مەسەلە دەبینین زاناکانیان هەموو لە زیندان دەکرێن، زانا هەیە دەچن لە ناو تەیارە و سیارە بەری دەدەنەوە و فڕێ دەدەن و دەفەوتێ، یان مەسەلە ڕۆژنامەنووس و ئەوانەی کەوا شتی دەگەێنن شتە حەقیقەتی و ڕاستیەکان بەڕاستیچیان لێ دەکرێتەوە چۆ دەرچەوسێنەوە. بۆیە دەبینین ئەگەر ئێستا تەمەشای ئەوروپا بکەین، تەمەشای مەسەلە ئەو دەوڵەتانە بکەین کە وەکو دەڵێ مافی مرۆڤی لێیە، دەبینین ئەوان لەگەڵ خۆیان تەبان
الرق لێک بوونەوەیان نییە، خیانەت لێکتر ناکەن، درۆ لەگەڵ لێکتر ناکەن، زوڵم لێکتر ناکەن بە پێچەوانەوە. ئێمە کە عەدالەت نییە، کە نیظامی شوڕا نییە، کە پرس و ڕاوێژ نییە، دەبینین ئەم هەموو فەوزایە، یعنی کە فلان کەس ئەمڕۆ خۆی کوشت، فلان کەس خۆی سووتان، فلان کەس خۆی بەکارەباوە کرد، فلان کەس مەسەلا خۆی خنکان، فلان کەس مەسەلا ئەوهای کرد. ئەمە هەمووی دەبینین زۆر جار خۆ ئێمە ناڵێن هەمووی هەر پاڵ بدەینە دەسەڵات، خەڵکیش بۆ خۆی لە غیابی قورئان و لە غیابی ئیسلامدا کۆمەڵێ مەشاکل و کێشە تووشمان بووە. بەڵام لە عینی کاتدا ئەگەر هات و کابرا مسلمانیش نییە، بەڵام خوای گەورە وعدەی پێداوە مادام عەدالەتی دیە، مادام زوڵم ناکە، خوا دەیهێنێتەوە. بەڵام ئەگەر دەوڵەتێک بە ناویش ئیسلام بێ بڵێ من مسلمانیشم بە زوڵم بکە، خوا نایهێنێتەوە. هەر لە زمانی خۆمان ئێمە بەو تەمەنە کەمەی کە هەمانە چەند سەرکردە و چەندە سەڵاتدارمان دیت، ئیتر هەندێک بە ئیعدامکردن، هەندێک بە سەرەتان، هەرێکەی بە شێوێک دەڕوە. لەبەرەوەی هەم ئەم بخۆیان خێر لە ماڵ و سەروەتەکە نابینن، هەم دەبێتە ئیمیراتگران، هەم تاڵان دەکرێن، هەم ناشیدەن بە شەعبەکەی. خۆ ئەگەر بیدەن بە شەعبەکەی باشترە، هەمووی ئەو کاتەی نە دوژمنایەتی دەبێت، نە ناخۆشی دەبێت. بۆیە ژیانیوان دەبینین لەبەر چاوە کە ئەو ژیانە ئاسوودەیان هەیە، یەشمان ئێمەش دەبینین کە نییە ئەو ژیانەی بە پێچەوانەوە کە ئەم هەموو مەشاکل و ئەم هەموو کێشە و ئەم هەموو فەوزا و شتانە هەیە. مامۆستاگیان کۆتا پرسیارم زۆر بە کورتێگە وەڵام بدەیتەوە، بە باز لە ڕاوێژێکی کۆمەڵایەتی بکەین و بیهێنینەوە بۆ نێو ماڵ و عایلە و ئوسرەی خۆمان. تا چەند باوک لە بڕێوەبردننی ئەو ماڵەی کە هەیە، ئەو سنوورەی کە خانوویەکی لەسەر کردووە، پێویستە ڕاوێژ بە خێزانی بە منداڵەکانی بکە. بۆچی باوک زۆر جار بەلایەوە نەنگیە ئەگەر لە کاتی بە شودانی کچەکەیدا ڕاوێژێ بە کچەکە، بە دایکی کچەکە بە کە سوکاری خۆی بکە، یان لە هەر کێشە و هۆکارێکی تری ژیاندا، یا لە هەر بوارێکی تری ژیاندا تا چەند سەربەرزیە بۆ باوک یا بۆ دایک کە ڕاوێژ و شورا بکەنە پێوەر و بنەمایەکی جوان لە بەڕێوەبردننی نێوماڵی خۆیاندا. دیارە شورا گوتمان لە دەوڵەت هەیە، لە مجتەمع هەیە، شورا لە فەرد هەیە، لە ئوسرا هەیە، لە تاکیش هەیە، تەنانەت حتا شورای نەفسی زاری وایە. ئەمانە هەمووی هەیە. ئەوەی جەنابەت کە باست کرد بەڕاستی پێویستە، ڕاستە باوک کە کچی خۆی بەشوو دەدا وەلی ئەمرە، یان لە هەندێک حاڵەت وەلی موجبیرە، بەڵام لە عینی کاتیشدا دەبێت پرسی پێ بکە، ڕاواشی پێ بکە. لە زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئافرەتەی کە کز بوو بە شودرا بوو، چۆ بە خزمەت پێغەمبەر گوتی باوکی منی داوە بە کەسێکی نزیکی خۆی، لەبەر هەندێک مادە و پارەوە شتانە من ڕازی نیم. پێغەمبەری خوا فەرمووی تو نیکاحەکەت هەر دروست نییە، فەسخ و هەڵوەشاوەیە. دوای گوتی پێغەمبەری خوا ڕازی دەبم بەس بۆی زانیم هاتم پرسیارکەم بۆی کە ئافرەتانیش مافیانێ. بەڵێ باوک دەبێت ڕێواژ بە کوڕی بکە، بە کچی بکە، بە خێزانی بکە، و هەروەها مادەم پێغەمبەر پرسی بە خێزانی کردو بە قسەی کردووە، ئەوە دەبێت ئێمەش لە هەموو بەتایبەتی بۆ ئوسرە زۆر گرنگە بۆ خێزان کە هەموو شتەکانیان بە ڕاوێژ بێ. پیاوەکە پرس و ڕاوێژ بە خێزانی بکە، هاوسەرەکەی بە پیاوەکە بکە، برا بە برای بکە، خوشک بە خوشی بکە، خوشک بە برای بکە، برا بە خوشی بکە، خێزان بە ماڵەوە هەمووی بکە. ئەمە بەڕاستی ماڵێکی جوان و پاک و ڕێک و پێک و یعنی وەکو دەڵێ نیزامێکی ئوسرەی جوان بەڕێوە دەچێ. ئێمە نەک دەڵێن لە حکومەت لە هەمومان پێویستە ڕاوێژ بکەین و مادام پێغەمبەری خوا فەرمی وەلا نەدیمە مەن ئیستەشار، هەر کەسێ ڕاوێژ بکە قەت پەشێمان نابێتەوە. مامۆستاگیان زۆر زۆر سپاس دەکەم و سپاس بۆ ئامادەبوون. خوای گەورە پاداشتی بەخێر بداتەوە بۆ وتە جوانەکانت. ئومێدەوارم هەمیشە شاد و بەختەوەر و لەشساغ بیت. بینەرانی بەڕێز و خۆشەویست، زۆر سپاس بۆ ئێوەی ئازیزیش کە تا ئەم ساتە بینەری بەرنامەکەمان بوون. تا بە یەگەیشتنەوەکی تر بە خوای گەورە میهرەبانتان ئەسپێرم. خواتان لەگەڵ.